ڕاستە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان گەلی کوردمان نەتەوەی کوردمان لە بەرامبەر جینۆسایدێکی بێبەریانەی دەوڵەتی تورکدایە و دەشێ ئەوەی لە ڕۆژئاوا بۆی بچێتە سەر سپێنێ دەتوانێت بێتە باشووریش. بۆیە پێویستە بانگەواز دەکەم لەم مینبەرەوە بۆ گەلی باشووری خۆمان کە یەکگرتوو بن تەبا بن کۆدەنگ بن لە بەرامبەر لەشکرکێشی دەوڵەتی تورکیا چونکە تورک لە ذهنێتی خۆی لە پەروەردەی تاشی تورکیدا ئەوەیە لە هەر شوێنێک کوردێکە بێ دژایەتی دەکا ئەوە پەیوەست نیە بە هیچ ئەحزابێکی سیاسی لێرە و لەوێکە باز دەکرێت بۆیە تورک دژایەتی نەتەوەی کوورد دەکا و قەراری داوە بۆیە لە هەمبەر ئەم داگیرکاری دەوڵەتی تورک کە لە ڕۆژئاوایە ئێستا و دەشێ سپێنێ بێتە باشووریش دەبێت یەکگرتوو بین تەبابین لانە سیاسیەکان وەلانێن بیری تەسکی حیزبەتی وەلانێن قەزینەتەوەی کۆمان کاتەوە خۆشەویستی بۆ نیشتیمان و خاک چونکە دوازار هەمومان دەبینە زەرمەندی ئەم داگیرکاری دەوڵەتی تورک. لە ڕۆژئاوا کەس پشتیوانیمان نییە ئەوەی کە هەیە هەمووی بەرژەوەندی هێنا ئەوەی دەمێنێتەوە دەبێت خۆمان کۆک و تەبابی لە ناو خۆماندا یەکگرتوو بین هەر چوار پارچەی کوردستان بانگەواز دەکەم بڕژێنینە سەر شەقامەکان دژی داگیرکاری دەوڵەتی تورک چونکە جێگای مەترسیە و بە هیچ بەزەیەشی نییە و لە مێژوودا تورک سەلماندوویەتی کە نەتەوەیەکە و دەوڵەتێکی بێبەری دڕندەی فاژیسمە بەرامبەر بە نەتەوەی کورد و چاوی هەڵنایە بە هیچ تاکێشی کورد لە هەر پارچێکی کوردستان بێ بۆیە دووبارەی دەکەمەوە کە ئێمە دەبێت یەکگرتوو بین و بە یەکگرتووی دەتوانین بەر لەم شاڵاوی داگیرکاری دەوڵەتی تورک بکەین چونکە سپێنی ئەم ئاگریکە ئێستا لە ڕۆژئاوایە سپێنی ڕوو لە باشوور دەکا. باشە بەڕێمەهنی بە بڕوای من داگیرکەری تورکیا هیچ جیاوازێکی نییە لەگەڵ 16 ئۆکتۆبەر و لەگەڵ سیویەکی ئابوو ئەوانە ئێستا کە تەماشا دەکەین تورکیا لە هەر چوار لاوە خاکی کوردستانی داگیر کردووە هەر ڕۆژاوا نییە بگرێ باشووریشە یعنی ڕۆژ بە ڕۆژ تورکیا باشوور داگیر دەکات هێز و لایەنە سیاسەکانی هیچ هەڵوێستێکیان نییە حکوومەتی عراقی هەڵوێستێکی نییە هەتا ئێستا حکوومەتی هەرێم ئەو کارە ساتەی کە لە ڕۆژئاوا کراوە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانەی نەکردووە دەوڵەت حکوومەتێکی یەکگرتوو دروست بێ لە بینی لایەنە سیاسیەکان بۆ یەکدیگر بین و دەوڵەتی تورکیا لە خاکی هەرێمی کوردستان بکەنە دەرەوە زۆر ڕاستە ئەنی خەڵکی کوردستان هەستێکی نەتەوایەتی هەیە کە تەماشا دەکەین ڕۆژانە دەیان خۆپیشاندان و مزاهرە دروست دەکرێت لە تژی داگیرکەری دەوڵەتی تورکیا بەڵام سەرکردەکانمان دەچن لە ئەنقەرا و لە تورکیا و لەو ناوچانە لەگەڵ سەرکردەکانی تورک قاقای پێکەنین و کۆڕ و کۆبوونەوەیانە.